تا ئێستا کێشەی کەم ئاوی لە شاری هەولێر چارەسەر نەکراوە و ژمارەیەکی زۆری گەڕەکەکانی هەولێر لەم گەرمای هاوینەدا بێ ئاو ماونەتەوە. هاوڵاتیان لە ئیسادا بە ناچاری بەدەبە ئاو لە شوێنێکی دیکەوە دەهێنن یا بە ناچاری ڕۆژانە ئاو دەکڕن کە ئاویش نرخەکەی بە بەراورد بە مانگی ڕابردوو زۆر زیادی کردووە. یەک مانگە بێ ئاوین وەڵڵا کوڕم ئەرێ وەڵڵا هەتا 3 مانگ دیکە تازە ئەو هادەبین لە مانجی چوارەوە بگرێمە بێ ئاوین ئەرێ وەڵڵا ئینجا حەولێکمان بۆ بدەن شتێکمان بۆ بکەن وەڵڵاهی بەچل لە کڕین ئەوەتە داواکارەکەمان ئەوەیە یان بیرمان بۆ لێدەن یان ئەوەتە بارەکەین یان ئەوەتە دەنگ بۆ هیچ کەسێ نادەین. بە 5مان کڕە بە 40مان کڕە بە 25مان کڕە بە دوو جارش بە 20مان کڕە خواوەچی خوا ئاگادارە. هاوڵاتیان داوا لەلایەنە پەیوەنددارەکان دەکەن کە کێشەکەیان بە زووترین کات چارەسەر بکەن. ئەجینا دەبێت ئەو گەڕەکانە چۆڵ بکەن یا خانوەکانیان بە نرخێکی کەم بفرۆشنەوە. سێ مانگ بێ ئاو بین ئەم هاوینە یعنی هەموو ساڵێک ئەو هاین نەک بڵێ یەک ساڵیان هەرە ئیمساڵین هەموو ساڵێ وەڵی کەمە ئیمساڵ مانگێکە بێ بەم گەرمای یعنی بدوم بەردەمانە هیچمان پێ نەکردووە هیچمان پێ نەکردەوە بزامی داراکەی بەبێم بەردە. ئاوی خواردنەوەی پایتەختی هەرێمی کوردستان بە دوو شێوە دابین دەکرێت کە 35 بۆ 40% لە ڕێگەی ئاوی ئیفرازەوەیە کە ئەویش زۆر جار دووچاری شکان دەبێتەوە. ئەوەی دیکە دەمێنێتەوە لە ڕێگەی بیری ئاوەوەیە کە ژمارەیەک لەو بیرانەش وشکیان کردووە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.